زەوی لە سەرەتای سازبوونی ڕاگۆڕانکاری زۆری بەسەردا هاتووە. سەردەمێک وەکو جەهەنەم بوو، سەردەمانێک وەکو تۆپە بەفرێکی سەهۆڵی، زەمانێکیش چەندین ساڵ لەسەر یەک بارانی بەسەردا باریوە. سەردەمێکیش هەموو وشکایەکانی بە یەکەوە لەکابوون و وشکایەکی گەورەیان ساز کرد بوو بە نێوی پانگێئا. بەشەکەی تری زەویش پاناوێکی گەورە واتە ئۆقیانوسێکی گەورە بوو بە نێوی پانتالاسا. لەسەر پانگێئا بوونەوەرانێکی زۆر دەژیان. کاتێک باسی ئەو سەردەمە و بوونەوەرەکانی دەکەین، هەمومان زێنمان دەچێتە سەر دایناسۆرەکان. بەڵام دایناسۆرەکان لە چاو ئەو بوونەوەرانەی لە ئێستادا دەمان هەوێ باسییان بکەین زۆر تازەترن. پانگێئا و بوونەوەرانی زۆر کۆنترن. سڵاو کات باش هاوڕێن، ئەمن سمکۆ جەهانگیریم و ئێرەش ستودیۆی بڵینگۆیە. لەگەڵم بە بۆ بیستنی بابەتێکی تایبەتی دیکە لە بڵینگۆ. بەر لەوەی دەست پێ بکەین تکایە کاناڵەکەمان سابسکرایب بکە و زەنگوڵەکەش هەڵکە با لە بابەت و پۆستەکانی دواترمان ئاگادار بین. ئێمە باس لە بوونەوەرانێک دەکەین کە 300 ملیۆن ساڵ لەمەوبەر ژیاون. دایناسۆرەکان 60 ملیۆن ساڵ دواتر پەیدا بوون. بە دەورەی پێش پەیدابوونی دایناسۆرەکان دەڵێن پێرمیەن، سەردەمێک کە 300 ملیۆن ساڵ پێش دەست پێکراوە. پێرمیەن دوای سەردەمی سەهۆڵبەندانەکە دەستی پێکرد، ساڵانێکی زۆر پێش لە ئێستا کە گۆی زەوی وەکو تۆپە بەفرێک بوو. دواتر کە کەش و هەوا گەرم دەبێ و سەهۆڵەکان دەتوێنەوە، سەردەمی پێرمیەن دەست پێ دەکات. توانەوەی بەفر و سەهۆڵەکان دەبێتە هۆی پەیدابوونی بوونەوەران لەسەر زەوی. لە سەرەتاکانی پێرمیەندا پلەی گەرما 4 پلە سەروی سیفر بوو کە زۆریش گەرم نەبوو. وردە وردە زەوی گەرمتر بوو، سەهۆڵەکان توانەوە. ئۆکسیژێن زۆر کەم بوو. بەڵام دواتر کە گژوجیا لەسەر ئەرز دێنە دەر، ئۆکسیژێن ڕوو لە زۆربوون دەکات. بە تێپەڕبوونی کات دۆخەکە بۆ ژیان خۆشتر دەبێت. لە هەمان کاتیشدا بورکانەکان یا ئەتەشفشانەکان لە ئەرز دێنە دەر و کەش و هەوای زەوی بە تەواوی دەگۆڕن. خۆڵەمێشی بورکانەکان بەسەر جیاکاندا دەڕژێت. بەڵام نەتەنیا لە ناویان نەبات، بەڵکو دەبێتە هۆی باشتربوون و گۆڕانکاری تیاندا و بەهێزتر دەبن. زەوی بە گژوجیای تازەتر دەڕازێتەوە و یەکەم جای بەدنکی ژینۆسپێرم دێتە سەر دنیا و لە هەموو دنیادا پەخش و بڵاو دەبێتەوە و زەوی لە جوانی دەڕازێتەوە و هەمیشە سەوز دەبێ. سیسرە و قالوچێ و سەردەما کە لە کاکڵ و شیرێ ئەو ژایە دەخۆن ڕوو لە زیادبوون دەکەن. ئەم سیسرانە بەقەت باڵندەیەک دەبوون. یەکێک لەو بوونەوەرانەی کە لە سەردەمی پێرمیەن دەژیا باپیرە گەورەی شیردەرەکانی سەرەتایی بە ناوی دایمێترۆدۆم بوو. هەرچەند کە مەترسیدارە، بەڵام لە بەردڵانی شەو حەز دەکەی بیبینی. کە چاوی لێ دەکەی دەڵی دایناسۆرە، بەڵام وەکو کوتمان لە شیردەرانە. ئەو مارمێلکە گەورەیە 5 میتر درێژایی و 230 کیلۆ کێشی هەبوو. باگرەیەکی جوان و گەورەی لەسەر شام بوو، گوتراوە کە بۆ میزانکردنی گەرمای جەستە و ترساندنی گیان لە بەرانی تر کەڵکی لێوەرگرتووە. وامان دەزانی شوفاژ شتێکی تازەیە، بەڵام 300 ملیۆن ساڵ لەمە و پێش هەبووە. دایمێترۆدۆن وەکو ڕاوچێکی ئازان ئاسراوە. دوو جۆر ددانی ساف و تیژی هەبووە کە ڕاوەکەی دڕدڕ دەکرد. سەردەمی پێرمیەن نزیکەی 50 ملیۆن ساڵ درێژەی دەبێ. 270 ملیۆن ساڵ لەمەوبەر کە بە دەورانی پێرمیێنی ناوەڕاز ناسراوە، بوونەوەرێک بەنێو لیکانۆپس پەیدا دەبێت کە وەکو دایناسۆرێکی بچووک دەچوو دەخزی. درێژایەکەی تەنیا 1 متر بوو، گۆشتی دەخوارد. هەر گیان لەبەرێک کە دەیدی ڕاوی دەکرد. ئەو بوونەوەرە تا 20 ملیۆن ساڵ مایەوە گۆڕانکاری جەستەی بەرچاوی بەخۆیەوە بینی. دواتر لە کۆتایەکانی پێرمیەندا واتە کاتێک کە 20 ملیۆن ساڵ لە تەمەنی پێرمیەن مابوو، کەش و هەوا گەرمتر دەبێ. نێوان پلەی گەرمایی زەوی دەگاتە 25 پلەی سلیسیۆس. ڕەنگە بڵێن کە پلەی گەرمایی 25 خۆ زۆر باشە، بەڵام لە ئێستادا نێوان پلەی گەرمایی زەوی 15 پلە سەروی سیفرە. کەوایە دەورەی پێرمیەن زۆر گەرم بوو و هۆیەکەشی بورکانەکان بوو. جەمسەریەکانی باکوور و باشوور بوونیان نەبوو و تەواوی گۆی زەوی گەرم بوو. بەم گۆڕانکاریە ژیانی ئاوی ڕێگای بۆ گەشەی خۆی پەیدا کرد و باشترین شوێن بۆ ژیان نێو ئاوەکان بوو. وردە وردە بوونەوەرە ئاویەکان ڕوویان لە زۆر بۆم کرد. کوسە سەرەتاییەکان و ماسی ئەسقانیەکان پەیدا بوون. کەوایە کوسەیەکێک لە بوونەوەرە کۆنەکانی زەویە کە جوان و بەسامیشە. لە سەرەتای پەیدابوونی تا بە ئێستا گۆڕانکاری زۆری بەسەردا نەهاتووە. واتە دەتوانین کوسەکانی دەورانی پێرمیەن لەگەڵ کوسەکانی ئێستا بەراورد بکەین. لەو سەردەمەدا ئاژەڵی ئاوی زۆر پەیدا بوون لە ناوچوون. کاتێک کە دەگەینە دوایین قۆناغی پێرمیەن واتە 260 ملیۆن ساڵ لەمەوبەر، ئاژەڵێکی خەزۆک بە نێوی لیستۆسۆرێس پەیدا بوو. حەشیمەتێکی زۆر بوون. ئارام و دۆستانە پێکەوە دەجوڵانەوە. کاتێک کە چاوی لێ دەکەی، تێکەڵاوێکە لە بەراز و مارمێلکە دەبێت شتێکی سیر بوو بێ. خەزۆکێکی 1 متری کە جێی دەخوارد، چونکە ئەو کاتە زەوی پڕبوو لە جیا.
لیستۆسۆرێسەکان ڕوویان لە زۆر بوون کرد. خواردنی زۆریان هەبوو. بڕێک ترسەنۆک بوون و ڕایان دەکرد. باپیرەی مشکی دەشتی یان خود سێڤلا کە موشی سەحرایشی پێدەڵێن هی ئەو سەردەمە بوو. ساینۆدۆنت بوونەوەرێکی جوان کە مترێک درێژایی هەبوو، مشکێکی دەشتی 1 متری. بیری لێوەکەن دەبێت چ بوو بێ. هەرچی وە بەردەستانی دەکەوت دەیخوات. بوونەوەرەکانی بچووکتر لە خۆی، قالوچە، جیا یا هەشتێکی دیکە. ڕیش و سمێڵێکی زۆریشی هەبوو. بڕێک دواتر هەر لەم سەردەمەدا بورکانەکان خەریک بوون گۆی زەویان خەفە دەکرد. ئەوەندە زۆر ببوون و خۆڵەمێشیان بڵاو دەکردەوە کە هیچ ئۆکسیژنێکیان بۆ گیان لە بەران نەهێش بووە. ئێمە ئێستا کە هەناسە هەڵدەکێشین لە 121 ئۆکسیژنە. لە حاڵێکدا لە کۆتایەکانی پێرمیەن هەوا لە 110 ئۆکسیژن بوو. ئەگەر بمان هەوێ دۆخی ئەو کاتە تاقی بکەینەوە دەبێ بچینە سەر لووتکەی ئێڤەرێست کە لەوێ لە 170 ئۆکسیژنە و مرۆڤ قەت لەم دۆخەدا دەوام ناهێنێت. زەوی زۆر گەرم ببوو، وەکو کوورەی خشتەی لێهات بوو. لە 190 بوونەوەرەکان لە ناوچوون و زۆرتر بوونەوەرە ئاویەکانمانەوە. بەم لە ناوچوونە دەڵێن مردنی گەورە، چونکە گەورەترین لە ناوچوون و قڕتێکەوتنی زەوی بووە کە تا بێستا شتێکی ئاوەڕووی نەداوە. سەردەمی پێرمیەن تەواوی پێدێت و دەورانی ترەیاسی گیان تێریاس دەست پێ دەکرێت. لە سەرەتای ئەم دەورانەدا زەوی حاڵێکی خۆشی نییە. زۆربەی بوونەوەرەکانی لە ناوچوون و تەنیا بڕێک لەسەر وشکی و هەندێکیش لەناو ئەودا مابوونەوە. ئەم دۆخە 5 ملیۆن ساڵ دەخایێنێت تا دەگەینە 245 ملیۆن ساڵ لەمەوبەر. کاتێک کە بورکانەکان کوژاونەوە و ئۆکسیژن زۆرتر بووە، گژ و جیا و بوونەوەرەکان وردە وردە پەیدا دەبنەوە. هەر لەو سەردەمەدا یەکەمین دایناسۆرەکان بە دنیا دێن و تا 180 ملیۆن ساڵ لەسەر زەوی حکمڕانی دەکەن. شتێکی کەم نییە بەڕاستی. 180 ملیۆن ساڵ. ئێمەی مرۆڤ هەمووی 3 ملیۆن ساڵە هاتووینە سەر عەرز. ڕەنگە زەوی پێمان پێ بکەنێ و بڵێ کە ئێوە چن. وا دەزانن زەوی هەتایە بۆ خۆتانە. بەخوای بوونەوەری زۆرم دیتون. هاتوون و ڕۆیشتون. ئێوەش ڕەنگە زەمانێک نەمێنن. ماندوو نەبی هاوڕێم، سپاس کە تا کۆتا لەگەڵم بووی و هیوادارم چێژی تەواوت لێوەرگرت بێت. ئەگەر یەکەم جارە کاناڵێمە دەبینیت تکایە سابسکرایبمان بکە و زەنگوڵەکەش هەڵکە. ئەگەریش هاوڕێی کۆنی تکایە لایکمان بکە و بۆمان بنووسە سەبارەت بەچی پۆستت بۆ ئامادە بکەین.